سڵاوتان لێبێت ئەم کاتۆم و کاتێکتان باش بینەرانی ئازیزی شارپێز من مەریوان جەبار لە شاری سلێمانیەوە لە سەر پێشهاتەکان و لەسەر گۆڕانکاریەکانی دۆخی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک لە زانێرەکانتان پێڕادەگەیەنین. دیارە ئەمڕۆ چواری ئاب مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی پاڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی کۆبووە پێ و زانیاریانەی کە دەست شارپێز کرەوە لەو بەیان نامەی کە لە کۆتایی کۆبوونەوەکەدا ڕاگەیەنراوە لە کۆبوونەوەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەسەر کۆمەڵک تەوەر گفتوگۆ کراوە یەکێک لەو تەوەرانە چارەسەرکردنی دۆخی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو کێشە و گرفتانەیە کە لە ماوەی ڕابردوودا بەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانی گرتووە. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕۆژەختی کردوێتەوە لەسەر ئەوەی کە پێویستە بە زوویی چارەسەری کێشە و گرفتەکانی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێ و بۆ پێی یاخود بە وتەی کە خۆیان دەڵێن پێویستە چارەسەری بە پەلە و یەکێتیانە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێ. ئەمەش لە پاشەوەی کە لە ڕێکەوتی هەشتی تەمووز گرژی و ئاڵۆزی لە نێوان هەردوو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لاهوری شێخجەنگی و پاڤڵ تاڵەبانی ڕوویداوە. ئەمەش کاریگەری لەسەر دۆخی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست کرد. هاوکات بەشێک لە ئەندامان و کادران و بەشێک لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ڕابردوودا هۆشداریاندا لەسەر دۆخی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە بەشێکی تری کۆبوونەوەکەدا گفتوگۆ کراوە لەسەر ئامادەکاریەکان بۆ پێشوازیکردن لە هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لیستی هاوپەیمانی کوردستانیان پێگەناوە. لە ماوەی ڕابردوودا پێش ڕووداوەکانی هەشتی تەمووز لاهوری شێخجەنگی وەکو سەرۆکی لیستی هاوپەیمانی کوردستانی دیاریکرا، بەڵام لە دوای گرژ و ئاڵۆزیەکان لە کۆبوونەوەیەکدا لە نێوان هەردوو پارتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا قوبا تاڵەبانی وەکو جێگرەوەی لاهوری شێخجەنگی بە سەرۆکی لیستی هاوپەیمانی کوردستانی دیاریکرا. لە ئێستادا ئەندامان و کادران و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێیان وایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەم دۆخی ئێستاوە ناکرێت بەشداری هەڵبژاردنەکان بکە. ئەگەر چارەسەری کێشە و گرفتەکان نەکرێت بێگومان کاریگەری خراپ و نەرێنی لەسەر دەرەنجامی دەنگ و سنگ و قورسایی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردنەکانی داهاتوو و هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق دروست دەکات. ئەوەی پێمان ڕاگەیاند بەشێک لە زانیاریەکان بوو کە ئەمڕۆ لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی پاڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی بەڕێوە چوو.